بناوی خدای گەورە و میهرەبان، حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ ذاتی پاکی ئەڵڵا، درود و ڕەحمەت و بەزەیی خدای گەورە برژێ بەسەر جانی پاکی پێشەوامان محەممەد المستەفا صلى الله تعالى عليه وسلم. خۆشەویستان و ئازیزانم، السلام عليكم ورحمة الله وبركاته. سلامی ئەهلی بەهەشتان لێبێ، ئاشتی خوای گەورە برژێ بەسەر دڵ و دەرۆنی هەمومان، وەخوای لە خوای گەورە داواکارم ئەو ڕۆژیانەی کە گرتومانن هەمووی قبول فەرموو بیتن، و ئینشاءڵڵا ئەو چەند ڕۆژانەی کەماون لە خوای گەورە داواکارم بە فەزل و کەرەم و میهرەبانی خۆی ئینشاءڵڵا یارمەتیمان دەدا و باش پاشانیش ڕۆژەکان بەو شێوە بگرین کە ئەو ئەیەوێ و ئەو لێمان قبول بکە ئینشاءڵڵا. خۆشەویستانم، خۆشحاڵم ئەو جارش بە خزمەت ئێوەی ئازوز و خۆشەویست گەیشتمەوە لە بەشی دووەم لەو محازەرەی کە بە ناونیشانی چەندوانەیەک لە ژیاننامەی مێروولەکاندا. خۆشەویستانم، من لە محازەرەی یەکەم باسی سێ ملاحەزەم کرد پێش ئەوەی باسی وانە و پند و دەرسەکان وەرگرین لە ژیاننامەی مێروولەدا، باسی سێ ملاحەزەم کرد. ئەو ڕۆکەش بە ئیزنی ئەڵڵا دێین باسی ئەو وانانە دەکەین کە ئێمە لە ژیاننامەی ئەو مێروولە بچووکەدا وەری ئەگرین. تەبەن پێشتر دەبی ئەمە ئەو ئاەتە زۆر جوان حاڵی ببین کە خوای گەورە چۆن باسی ئەو کەوکەب و ئەو جەیشی حەزرەتی سولەیمان دەکا کاتێک کەوا دێتە ناو شوێن و جێگای مێرووستان. دەفەرموویتن کاتێک حەزرەتی سولەیمان بەخۆی و بە هەموو ئەو جێیشەی کە هەیەی، طبعا جێیشی حەزرەتی سولەیمان جێیشێکی زۆر زەخم بوو، جێیشێکی زۆر عەجائب بوو، جێیشی ئەوها نەبووە هەتا ڕۆژی قیامەت جێیشی ئەوها دووبارە نابێتەوە. جێیشێک بەخۆی لە پێشەوە دەڕۆیشت، پاشان هەموو قائیدی عەسکەریەکان و هەموو جوند و سەربازیەکانیش لە دووی دەڕۆیشتن، پاشان لە پاشوان هەموو جن و عفریتەکان دەڕۆیشتن. اینجا هەموو ئەو حیواناتانەی کەوا لەسەر پێ ئەڕۆن یەمشۆنە عەلە الئەربع لەسەر چوار دەڕۆن، ئەوانیش لە دوو عفریت و جنەکان بوون و لەسەر سەریشیان هەر هەمویان هەرچی تەیر و تار بوو ئەوەی کە باڵندە بوو هەموو لەسەری ئەو جێیشەی دەڕۆیشت. تەبەن بەڕاستی ئەمە جێیشێکی زۆر زەخمە، جێیشێکی زۆر عەجائیبە کە جێیشێک بەو هەموو زەخامەتیەوە دێ لە دۆڵێک شۆڕ ئەبێتەوە، دێتن لە شاخێک لە دۆڵێک بەرەو شوێنێک دێن کە ئەم شوێنە جێی مێرووستانەکانە. بزانە خوای گەورە چۆن وەصفی ئەم دیمەنەمان بۆ ئەکات. ئەفەرمی ئەعوذ بالله من الشیطان الرجیم حتى إذا أتوا على وادي النمل، کاتێک کەوا حەزرەتی سولەیمان و جێیشەکەی کە ئەو جێیشە زەخمەی گۆتم هاتن شۆڕ بوونەوە گەیشتنە شوێنێک کە پێی دەرێن وادی نەمل. وادی نەمل وەچی گوتمان پێدێن دۆڵ، ئەمە دۆڵی خۆشناوەتی، ئەمە دۆڵی جافاتی، ئەمە دۆڵی گەردیایەتی، ئەمە دۆڵی سورچایەتی، هەر شوێنێک کە زۆری خەڵکەکەی یەک نەوع بن، یەک عەشیرەت بن، ئەمە پێدێن دۆڵی فلان شوێن. ئەو شوێنێ ئەو دۆڵی کەوا حەزرەتی سولەیمان و جێیشەکەی دەیانویست پێدا بڕۆن، ئەمە ئەم شوێنە هەر هەمووی مێرووستان بوو. لێ پێیان دەڵێن وادی نەمل، شوێنێکە وادیە کە دۆڵێکە کە مێرووستانێکی گەلک زۆری لێ بووە. جا خوای گەورە باس دەکات دەفەرمێ حتى إذا أتوا على وادي النمل قالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون. کاتێکەوە ئەم جێیشە بەو زەخامەتی خۆی هاتنە خوارێ و گەیشتنە وادی نەملەکەی، گەیشتنە دۆڵی مێرووستانەکان، یەک لەو مێرووستانانە یەکێک لەو مێرووستانە کەمەیە، قالت نەملەتون کەمەیە، هاواری کرد لەبەرەوەی دیتی ئەو جێیشە دێ، دیتی ئەم جێیشە بەم زەخامەتیەوە دێ، دەستی بە هاوار کرد و ئینزاری دا و جاری دا، فەرمووی هۆ مێرووستانەکان ادخلوا مساكنكم، برونوا مالكاني خوتان، برونوا مسكن ومأوايكاني خوتان، لو برون لو خويا بشارنوا تقوا معايا لبروي جيش سليماني و ديتا خواري بو دولي ايوا
لا يحطمنكم سليمان وجنوده جيش سليماني كأيوة بانكنو نتانشتينن كاتك أوان وهم لا يشعرون كاتك حسب إيوانا كان أقال إيوان يو أم جيشش همو إيوا باندكنو ودتان فوتين أما أو مشهد أبو كخواي رب العزة باسم أو جيش سليماني ذكر كوا دويز بام دولة دابرو لو آية دا لو مشهد دا لجيان نامي أم ميروستانا دا إما تندر سوانا وردقرين يكم غم وهم ميروستانا كان لبو يكتري غم وهم دلسوزي ميروستانا كان لبو يكتري طبعا او ميروستانا افرتا وقالت نملة طبعا او افرتك بو كوا حرز بو كديتي او جيشهات بزانت سنزرك سوزو غم وهمي همو ميروستانا كاني لدلو لروحي بو كاتك تساوي بو جيش زخمي كرت نزو خوي بيليني وهري بشارتو او كانيش كيف خويتان بهمو بام ببنو بهمو بفوتين نا لبرو جياني خوي او لا قرين نيا او ندش يعني جماعتك لا قرينجا زابوي تسيكد وكو غمك وكو همك وكو دلسوزيك لك براو خشك كاني زاريدا هواري كد بيغوتن هو ميرستانينا اقاتن لخوبي برونو مالكاني خوتن لبرو جيش سليماني وبرو ام دولة داديو وكاتك ايوه النسنا مالكاني خوتان هموتان بان اكنو اتان دتان كجنو ببيان دكونو وباشانج اوان هيت اغاشيان لايوانيا زبراسي عزيزانم ام هبوني هما ام هبوني دلسوزيا ام هبوني غم خوريا ليكتري زورغرينغا ايبي مسلمانان همان بي همو مان دبي غم ليكتري بخوين لناو غم يكتر دابين دلسوزانا لبو يكتر بسوتين اگر كسيك مان لناو مان ناغزور بو فقير بو دسكر بو شتيجي لي قومه همو من غمي دي بخون همو من لغمي يكتر دابين أمة شي مرحومة بيغمبر أفرمي عليه الصلاة والسلام زور قرينغا أمتي مرحومة رحم بيكتري بكا بزايل يكتريها بي زرق صوص بي برانبر يكتري نكبي رحمو بي بزاي وهيجانا دين يكتري أناني بين هر يشي بوخومان بجين عزيزانم بيغمبري خو عليه الصلاة والسلام دفرميتن ليس منا أفرمي من لم يهتم بأمر المسلمين ليس منا من لم يهتم بأمر المسلمين لإيمانية كسيكا غمخوري مسلمانانية غمخوري غمو بجاري مسلمانانية زور قرينكا براس إما همو غمخوري يكتر بين همو لغمي يكتر دابين شكو آوا خواي قور رخم بأم بيدكا كاتك براسي إما لغمي يكتر دابون لا مشكلة يكتر دابون بشتواني يكتر بون غماني يكتر خوار هاوكاري يكتر بون لو غمي يكتر أتون بوي مشاكل يكتر حلكين والله أو أمة أخوار رحمي بيدك هر كاتك أمتك أنانيجيا هر يك بو خوي بو هر يك غمي خوي بو هر يك غمي جرفاني خوي بو هر يك غمي جياني خوي بو هيت سكت بخلشي ندى سوتا قرين نبو للات كخلق هيتي نيتي بمري بسوتي ببرشي أتو بس مين بخو السلامة بي أو ملة أنانية خوي قور هيت قومي شي أناني خوش ناويتن زبزانا أو ميروستانا أصلا أنانيتيان تيدا نبو أي تاني خوي قطارك وبكر بيدنجي دور كوتو بلام همو خلقك لمن دستي بي أو جيشي أطولانوا بلام زميري قبولناك روحي أنانيتي لقلبي دا نبو أو ميروستانا بوي هاواري كركوا همو براو خوشككاني لو محنتو ناخوشيو لو بلايكتوشيان هاتيا أبي خويان لنا زاد بدن كواتا درسي كم كجرين ترين درس أويا كبراسي إما غمو بجاري يكتر هر جرين لبو يكتر زرق صوص بين وغمي يكتريش مان بي هموش مان هم لدين يكتر هم لقيامت يكتر مان غمي دين يكتر مان هبي كسيك مان خوانا خواسا نوجي ندكر مثلا ري خرابي قربو إما دبي لغمي دابين زرق صوصي بين لبو قيامتي زرق صوصي بين كقيامتي لخرانا بي وزرق صوصي يشين لدنيا يشين لناقرن لدنيا ناقزور بي نارحد بي بكسو بدرامد بي اگر اما اوه بشتي يكتر من قلت والله خواهي قورا رحمان بيدا يرحموا من في الارض يرحمكم من في السماء براسي ايوه اهلي زوي ايوه برحم بالبرامبر يكتري اهلي اسمان رحمتان بيدا كان كالله جل وعلا زازور قرينجا امتي برحم امتي بسوس امتي هاو كان لك يكتر الا او امته دائما سركوتوا دائما خوا رحمي بيدك ودائما خواهي قورا بلطف وكرم خوي لهمو ناخوشيك ونهامت نزاتي عندها ترسد ومان
کە وەرگرین لە ژیاننامەی ئەو مێروستانانە ئەو مێرولانە ئەوەیە ئەو ئاەتە باسی یەک کەس دەکات دەفەرمێ وەقالت نەملەتون نەملە لێرە بە نەکێرە هاتوانی کەس نازانی چێە ئایا ئەو ئافرەتەی کە بانجی خەڵکی کرد هۆمێروستانەکان بڕۆنەوە ماڵەکانی خۆتان چێە ئەو ئافرەتە لە دۆ شوهرەت نەگەڕا لە بۆ ئەوەی نەگەڕا خۆی دەربینیتن کە ئەمنم جا ئەو ئافرەتەی کە بانجی داوە و جاڕی داوە کە مێروستانەکان و مێرولەکان بستنەوە ماڵی خۆیان بۆی لەو خەتەرەی نەزاتیان بێ ئایا مەلیکەکە بەخۆی بووە ئایا حەڕەسەکانی بووە ئایا کەسێک بووە لە شەغالەکان ئەوەی ئیش دەکەن کەس نازانیتن وەقالت نەملەتون خوا بە نەکیرەی هینە ئەزیزانم ئێمەش دەبی لە ژیاندا ئەگەر ئیش دەکەین ئەگەر خزمەت دەکەین پێویست ناکە تۆ بۆ پۆست و بۆ گەورەیی و بۆ شوهرەت و بۆ ناو ئیش بکەین چکە بەڕاستی ئەمە سیفەتی مسلمانان نییە ئێمە ئیش دەکەین بۆ خوا ئیش دەکەین خزمەت دەکەین بۆ خوا خزمەت دەکەین هەر ئیشی خێرێک دەکەین با کەس نەزانی ئەو خێرت چییە وەقالت نەملەتون یەک لەو ئافرەتانە لەو یەک لەو چیژە جوانە مێروستانە جوانەکان هاواری کردوکە ئەوان لە خەتەر و لە ناڕەحەتی نەجات بدە ئەمە زۆر گرینگە ئازیزم ئینسان نابێ بەبێ شۆهرەت بەبێ پۆست بەبێ ئیمتیازات ئیلا دەبێ ئەوانم بدرێتە ئەو جا ئیش دەکەم سبحان الله والله هەیە یەک ئیش ناکە ئیلا دەبێ ڕسمی لە فەیسبووکی لێ بدرێ خێرێک دەکات دەبی لە تەنیش فەقیرەکەی ڕابۆسی ئەوە ئیهانەی فەقیرەت کرد ئەو فەقیرەت ئیبادە کرد شەرمەزارت کرد ئەنگە دەبی خێر بکە ئەسڵن کەس دەزانی تۆ چی کە خێرەکەت کردووە تۆ کە پیاوەتێک دەکەی چاکەیەک دەکەی خزمەتێک دەکەی با کەس نەزانێت بە ئەسڵە ناوی تۆ نەزانن ئەوە گرینگە مێم لە لای خوا ناوی تۆ تۆمار بکرێ لە رب العالمین تۆ قبول بکرێ ئەوە لە هەمووی گرنگترە ئازیزانم بەڕاستی لە تاریخی ئیسلامیدا وێنەی زۆر سەیرمان هەیە مەسەن دوو نمونە دەینینەوە ماڵێک هەبوون لە مەدینەی مجموعە ماڵێکی فەقیری لێبوو ئەو ماڵانە هەموو مانجێ سبحان الله ئاردیان لە بۆ دەچۆ ماڵێ هەموو مانجێ یعنی ئەو ماڵە فەقیرانە زۆریان پێسێر بوو یا ڕەبی زۆرمان پێسێرە بەیانی دەرکەی دەکەینەوە فەردە ئاردەک لە پێش دەرکەیە ئینتزارمان دەکرد دەیزانی ئەو فەردە ئاردە بە چەند ڕۆژ ئەوانە تەواو دەکەن هێشتان ئاردەکەمان یەک دوو مزما بوو دەرکەمان دەکرد و بەیانی ئەوە فەردە ئاردیتی لەوێ دانرا کەس نازانی ئەو خێرە چی دەکا هەتا ئیمامی زەین العابدین و کوڕی ئیمامی حوسێنی کوڕی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبی وەفاتی کرد کە ناوی عەلی کوڕی حوسێنی کوڕی عەلیە لەقەبی زەین العابدینە ئەم پیاوە کە مرد ئەو زە فەقیرەکان ئاردەکە بڕا ئەو زانیان ئەو خێرومەندەی کە خێری پێدەکردن ئەوە زەین العابدین بوو بەخۆی بوو بەبێ ئەوەی کەسیش بزانێ کاتێکە کابرای مەیت شۆر کە زەین العابدینی شوشت سبحان الله ئەو جا ئاساری فەردەکانی لەسەر شانی دی کە ئەو پیاوە هەموو شەوێک فەردەی لەسەر شانی دانای و بردیتە ماڵە فەقیرەکان بۆ ئەوی کەسیش نەزانی ئەزەم ئەوە خێرە ئەوەیە تۆ دەکەن خوا بێت قبول بکرێتن لە ناحیە عەسکەریشدا لێک لە شەڕەکاندا سبحان الله قەڵایەکە بوو زۆر ئاسێ بۆ مسلمانەکان پێیان فەتح نەدەکرا ئەخیری یەک لە قائیدی مسلمانەکان جاڕیدا گوتی چێ دەتوانی بێتن خۆی جانفیدا بکە و خۆی بکاتە قوربانی و ئەو دەرکەمان لە بۆ بشێنیتن تەمان ئەو کەسەی کە دەچی بەتەنێ هجووم دەکاتن هەزاران تیری لە بۆ دێ ئەگە خوا ڕەحمی پێ نەکا ئەگەنە هەموو تیرەکانی پێ دەکەوی ئەلمهم سبحان الله یەک لەو مسلمانانەیان خۆی جانفیدا کردو طبعا ملثم بوو کەس نەیدیت یەکسەر گوتی ئەمن لەناو جێشەکەی گوتی ئەمن قایدەکەش گوتی فەرموو میم ئەو مسلمانە بەتەنیا چوو دەرکەکەی کردەوە تەمان بریندار بوو زۆر وەزعی ناخۆش بوو میم دەرکەکەی کردەوە کە دەرکەی کردەوە مسلمانەکان هجوومیان کرد و قەلعەکەیان فەتح کرد پاش ئەوەی کە فەتح کرا و حەمد و سەنای خۆیان کرد لەسەر ئەو نەسرەتە قایدەکە بانجی کرد کاکە چێ بوو ئەوە ئیشەی کرد کەس جواب نییە کورە ئەی هەوار کاکە چێ بوو دوێنێ خۆی جانفیدا کرد کە دەرکەکەی کردەوە با بەڵێتت کەس ناڵێ ئەمنم چەند هاواری کرد چەند بانجی کرد ئاستان کەس دەیگوت ئەمنم هەتا شەو قایدەکە لە ژووری خۆی بوو دانیشتە بوو لەو کاتەی حرسەکە گوتی قوربان کابرایە کاتووە دەڵێ ئیشم بە سەرکردەی مسلمانان گوتی بابێ وەڵا هاتە ژۆرێ سەلامی کرد و سەلامی جواب داوە فەرمی قوربان ئەتوو دوێنێ زۆرت هاوار کرد و ئەوڕۆ زۆرت هاوار کرد و تەکلیفت کرد چێ بوو ئەو کەسەی کەوا
ئەو فەتحە گەورەی بۆ مسلمانان دروست کرد با بێتن ئەمە دەیناسم گوتی بەڕاستە گوتی ئەرەوەڵە دەیناسم بەس ئەو کابرای سێ مەرجی هەیە گوتی هەرچی مەرجی هەیە لێ بەدە دەکەم بەس خۆی پێم بناسێن گوتی وەڵا ئەو کابرای سێ مەرجی هەیە ئەم باشی دەناسم یەکەمی لێمە پرسە ناوت چێ و چ عەشیرەتەکی لێمە پرسە گوتی ئەوەیەک دووەم گوتی نابی هیچ خەڵات و هەدیەکیشی بدەیێ گوتی قبولمە وتی سێم شتیش کە بەڕاستی نابی ئەو کەسەی باسکەی کە چێ بۆ ینی 100 جار بیبینی ئەو کابرای لە ناو مسلمانان ببینی نەڵێ ئەوە بووکەوە ئەو نوسرەتی لە بۆ مسلمانان هینا و ئەو جانفیدایە گەورەی دروست کرد گوتی قبولمە گوتی دە باشە گوتی چێ ئەوەکەی لادا گوتی ئەوە بەخۆم هەوم ئەنی کابرای قای تازە وعدەکەیدا بۆ هیچی پێ نەکرا گوتی کاکە خوا دەزار بداتەوە تەواو بڕۆ هەتا ئێستاش لە تاریخ کەس نازانێ ئەو کابرای چییە ئازیزانم تۆ کە ئیش دەکەی بۆ خوا ئیش دەکەی بۆ خزمەتی ئەو میلەتە پێویست ناکە خەڵک مەتحوسەنات بکەن پێویست ناکە خەڵک بەحست بکەن و گەورەت بکەن تۆ وەرە وەکو ئەو مێروستانە یعنی ئینکاری ذاتی خۆت بکە مهم خزمەت بکە خزمەتی ئەو خەڵکە بکە خزمەتی ئەو دینە بکە خزمەتی ئەو قورئانە بکە خزمەتی ئەم حەدیثە مبارەکە بکە بۆی تەنها لەکن خوا پلە و پایەت گەورە بێ نەک هەموو ئیش و کار و وەزیفەمان تەنها بۆ ناو و پۆست و گەورەی و دیعایە بێتن خاڵێکی تر لەو دەرسە گرنگانەی کە ئێمە فێری دەبین لەو مێروستانەی لەو مێرولەی ئەوەیە سبحان الله بزانە ئەو مێروستانە کاتێک وقالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم بزانە هەردەستا بێ دابنیشی تحلیل بکات ئەمە زۆر جاران ئەو دەرسە زۆر میمە ئێمە هەمومان دادەنیشی تحلیلی دەکەین تحلیلی سیاسی ئابووری ئیجتیماعی هەموو نەخۆشیەکان تەشخیص دەکەی بەڵام هیچ عیلازمان پێ نییە ئێمە عیلازمان پێ نییە ئێمە بەدیلمان پێ نییە کارەساتی ئێمە نگبەتی ئێمە ئەوەیە ئێمە دائەنیشین نەقد لە هەموو شتێک دەگرین بەڵام ئایا تۆ چیت پێ پێشکەشی ئەو خەڵکەی بکە هیچم پێ نییە تەنها نەقد دەگرم تەنها گلەی دەکەم تەنها پرتەپر دەکەم بەڵام چت پێی هیچم پێ نییە دادەنیشیتن بەس گلەی دەکە ئەو مەلایەنە چیان کردووە ئەو چی من بە قوربان چاوی من عەزیزەکەی من ئەوە هەر لەو ئەوەی نییە تو بەس نەقد بگری بەس ئەوە نییە تو گلەیی بکەی هەر دەردەکان بڕی وەرە بەدینم لۆ بدۆزەوە وەرە ئەتوش ئیش بکە هیچ ئیش ناکە هیچ خۆشماندی ناکە ئامادە نییە داری لەسەر بەردی دابنێ ئامادە نییە 10 دیناری لە بۆ خزمەتی ئەو دینەی دابنێ بەڵام کە دادەنیشی زمانی مەترک درێژە و بەس نەقل لە خەڵکی دەگری بەس نەقل لە مەلایەن دەگری نەقل لە دوعاتان دەگری نەقل لە ئەحزابان دەگری ئەمانە هیچیان نەکردووە ئەمانە هیچ خزمەتێکی ئەو سەحوە و داوایان نەکردووە هەر خەڵک بە پاشکەوتوو بووە هەر سەحوە بەرەو دواوە دەگەڕێتەوە ئەوانە بێ مستەوان کاکە ئەدی تۆ چت کۆرە جەرجی من ئەدی تۆ چ پرۆژەیەکت هەیە بۆ خزمەتی ئەو سەحوەیە بۆ خزمەتی ئەو دینا بۆ خزمەتی ئەم خەڵکە بۆ خزمەتی ئەم خاکە تۆ چت پێیە برای بەڕێزم بزانە ئەو مێروستانە بەدیلی پەیدا کرد وقالت نملة يا أيها النمل ادخلوا مساكنكم نهاد دابنشي بس تحليل بكا قليلا عزتي سليمان بكبري باشا وسليمان لو بير دادي رينبو بخوي بسيتن بريش كدابي باشا سليمان لو بوهم جيشو بير دادي خود زوره وادي زوره لو بير داديتن بوناتي روي خوي ري خوي بقوري او هم التحليلات بكر بايا بخوي باندبونو افوتانو هيك شيء ندم بخوش يبو قرباني كاتيكا بلايك ناراحتيك نهامەتیەک نەکبەتیەک ناخۆشیەک ڕوو لە خەڵک دەکە ئەتوو ئەوە نییە بەس نەقد بگری بەس گلەیی بکەی بەس خەڵک بشێنەوە بەس خەڵک ڕەزیل بکەی بابە ئی ئەوەیە کە بێ بەدیل ببینەوە وەرە بەدیلی ئەو خەڵکەم لۆ ببینەوە وەرە بەدیلی ئەو حکومەم لۆ ببینەوە وەرە بەدیلی ئەم حاڵەم لۆ ببینەوە وەرە بەدیلی ئەم سیاسەتە فاشیلەم لۆ ببینەوە وەرە بەدیلی ئەو ئابووریە شکست خواردن بۆ ببینەوە وەرە ئێوە پرۆژەتان نەبێ کەسێک کە پرۆژەی نەبێ حەق نییە زۆر قسان بکاتن بەڵام ئەگە پرۆژەتێ فەرم و پێشکەشیکە وەرە غەم لەو خەڵکەی بخۆ غەم لە دین ئەو خەڵکەی بخۆ غەم لە ژینی ئەو خەڵکەی بخۆ خەڵک قوتارکە لەو نەهامەتیە و ناخۆشی بەڵام بە قسە بەس گلەیکردن بەس تعلیق بەس نەقدگرتن بەڕاستی هەموو کەس دەتوانێت دانیشی نەقد بکە هەموو کەس دەتوانێت تەشخیصی هەرچی نەخۆشی هەیە لە بۆت بکە بەڵام هەموو کەس بەدیلی پێ نییە هەموو کەس پرۆژەی پێ نییە بزانە ئەم مێروستانە بەدیلی هەبوو کە ئەم مێروستانانە یەکسەر بستنەوە ناوخانەکانی خۆیان بستنەوە
ناو ماڵەکانی خۆیان لەبەرەوەی ئەمن دەمێ ئەم قەومە نەجاتی بێ ئەم میلەتەم نەجاتی بێ بۆ ئەوەی نەجاتی بێ جارێ کەلچی ئەوەی نە من تەحلیل بکەم جارە زوو بە هاوار بکەم بستنە ناو ماڵەکانی خۆیان چکە بە چوونی ماڵی خۆیان ئەوان نەجاتیان دەبێ بزانە ئەمە پرۆژەی مێروستانەکەی بوو ئەمە بەدیلی هیلاکی ئەو مێروستانانە بوو کە ئەو مێروستانە هەی بوو لە لای خۆ جاوە زۆر گرنگە ئازیزانم بەڕاستی خەڵکانی ئێستا دادەنیشن ماشەڵڵایان لێبی لە قسە هیچ عیبیان نیە وەستای قسەن بەڵام بۆ کار بۆ عەمەل بۆ خزمەت ئامادە نیە یەک دەقەش خۆی مادی بکە یەک ئارەقەش بکە لە پێناوی ئەو خوایەدا جا بۆی بەڕاستی ئەم دەرسەی کە لەو مێروستانە فێر ئەبین ئەوەیە کە ئێمە ئەگەر نەقد دەگری ئەگە گلەی تێ وەرە پرۆژەشت هەبی وەرە دەرمانیش لە بۆ ئەو دەردانەدانێ نەگەت و بەس دەردەکان باسکەی ئەستن ئامادە نەبی هیچ دەردێک تیمار بکەیت خاڵێکی تر لەو دەرسە گرنگانەی کە ئێمە لە مێروستان فێری ئەبین سەبر و ئارامی مێروستانە سبحان الله ئەو مێرولەیە بەڕاستی بە سەبرە بەڕاستی بە ئارامە بەڕاستی لەسرە خۆیە یعنی سبحان الله ئەگەر ئیشەک دەکاتن ئەوەندە سەبری لەسەر دەگری ئەوەندە سەبری لەسەر دەگری حتا ئیشەکەی بەڕێکی دەکاتن چونکە ئیشی ڕێک بە سەبر دەکرێتن دائیمەن ئیشی ناڕێک بە پەلەپەل دەکرێتن ئەگەر ئەتوو دەتەوێت ئەو شتانەی کە هەتە لە ژیانتدا ئەو کردوانەی ئەو کارانەی ئەو پرۆژانەی کایتن سەرکەوتوو بێ ئەبێ نەفەست درێژ بێ ئەبێ بە سەبر و تەحمل بیتن جا بۆیە سبحان الله مێروستان مێرولا یەک لەو سیفەتە بەرزانەی کە هەیتی ماشەڵڵا بە سەبرە ماشەڵڵا بە تەحملە یعنی تەماشای کە 100 جار دیتیتمان کاتێک بەسە دیوارێکدا هەر دەگەڕێ دەبینی مەترێک دەڕوا بەردەبتەوە دیسان دەچیتن ئەو جارە مەترەک و 10 سانتیم 15 سانتیم بەردەبتەوە دیسان دەچی ئامادەیە 20 جاران بەر ببتەوە بەڵام ئاخری هەر بەسە ئەو دیوارە دەکەویتن بزان ئەمە سەبرە ئازیزانم ئەمە سەبرە بە سەبر ئەو مەشروعی پێتەواو کرا بە سەبر ئەو کاروانەی پێتەواو کرا بە سەبر توانی هەموو ئاواتەکانی خۆی بینتەزێ بۆیە قورئان لە 77 باسی سەبری کردووە ئەگەر ئەم سەبرە ئەوەندە گرنگ نەبایە قەت خوای گەورە سەبر و مشتەقاتی سەبر 77 جاران باسی دەکرد جا بزانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چ دەفەرمێ دەفەرمێ الصبر من الإيمان بمنزلة الرأس من الجسد دەفەرمێ گەورەی سەبر لە ئیماندا وەکو گەورەی سەر وایە لە لاشەدا ئێستا لاشە هەرچەند نەقەبە و گەورە بێ ئەگەر سەری پێوە نەبی هیچ هەرچەند لاشەکەی عەزەکەی بینە بە دەهەنجی من بێ ئەوەندە بیتن بەڵام ئەگەر سەرێک پێوە نەبی تەحەکوم بەو لاشە بکە و لاشە چێ هیچ بێ ئیستیفادەی کەلەشێکی گەورە و گۆشتێکی زۆر و بێ ئیستیفادە ئەمما ئەگەر بێت و ئەم لاشەیە سەرێکی پێوە بێ ئەوە تەحەکومی پێەکە ئەمە کاری پێەکە ئەمە شتی بە ئیستیفادەی پێەکە ئەگەر ئیمانی خۆشت دەتەوێت سەلامەت بی ئیمانێکی کرداریت هەبێ ئیمانێکی جێگر و بە قووەت و ڕێک و پێکت هەبێ ئیمانێکی بەرهەمدارت هەبێ ئەبێ سەبرت هەبێ سەبر تەماشا بەڕاستی سەبر زۆر گرینگە لە ژیانی ئێمەدا لۆ سەلامەتی ئیمانمان دەبی زۆر گرینگە سەبرمان نەبی لە هەموو ژیانمان بە خودای ئەوانێ سەبریان نەبی هەڵە زۆر ئەکەن هەر بە سەبرە ئینساوە دەکە کە هەڵە نەکە بەسیترین میثال بزانە خوای گەورە چ دەفەرمی إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين أبصيب تريشت كخبرك اللي بوده خبرك اللي بوديتن كأم خبر اللي بوهات براسيده بالصبر تبيته راوسته انفعال نكي هل يكسر نامه يكدي لموبايلش نكد يخسرش نكد طلاق دي نامه يكدي لدستك سكد يخسر سكد دار كاري بكي اما هيك نيه اتو تشدر او نامه بغلط نادو والله مشكله هي دو كس كجرا ولا سنامه اصلا حمل بصبر كسو كارك يبو كاو دو كريان لدست دوليان كجرا يقلوان عزيزانم أجل الصبر تبو بحياة غلط داقي إن جاءكم فاسق بنبأ فتبينوا كسك فاسقك كخوالك دنيرت خبرك دنير تبيتو لسرخوبي بآرام بعصابي سارد لسرخوي أو هوالا ورقرا باشان تحليلك باشان فتبينوا ليه بقولوا لبنجو بنواني برو
او زادقي حقيقتي او يا من راسته يا رازنيا اقبلت كرت انفعالت كرت ان تصيبوا قوما بجهاله فتصبحوا على ما فعلتم نادمين براسي او هنجين سدكن بزاهلي خوتان بنزاني خوتان بصبر ارامي خوتان رقدانوي غلط دكن رد فعل شي هل دروز دكن او وقتي زور بشمان دبنوا كبراسي خوز صبر مان بقرت براسي تحمل مان بكر با اوازو برياري او قورا مان ندابا زور گرینگە لە ژیانی عائیلیماندا لە ژیانی کۆمەڵایەتیماندا لە ژیانی ئابووریماندا لە ژیانی سیاسیماندا لە هەموو ژیانەکانماندا ئێمە بە سەبر و بە ئارام بین چکە ئەو کەسە دەباتەوە کە بە سەبر و ئارامە ئەو کەسەش دەدۆڕێنی کە بەڕاستی هیچ سەبر و ئارامی نییە بڕۆن بخوێنەوە هەموو شەڕەکانی مسلمانان تەنها بە سەبر بردیتیانەوە هەموو ئەو کەسانەی کە ناجح بوونە لە ژیاندا ئەو کەسانەی کە لە پرۆژەکانیان نەجاحەتیان هینە لە ئیشەکانیان سەرکەوتوو بوونە هەمووی بە سەبر و ئارامیان بووە کە خوای گەورە ئەو فەزەی پێکردوونە ژیاننامەی هەموو پیاوەکان بخوێنەوە لە دنیا پیاوە گەورەکان ئەو پیاوانەی کە بەڕاستی خزمەتی مرۆڤیان کردووە یەک لە سیفەتەکانیەوەی کە بە سەبر و تەحەمل بووە کەسی بە سەبر کەسی بە ئارام بەڕاستی سەر ئەکەوێت لە ژیان بەڵام کەسێک کە سەبر و ئارامی نەبێ بەڕاستی هەم دنیاش ژیانی تاڵ و ناخۆش دەبێ هەم لە قیامەتش زۆر پێویستمان هەیە بەڕاستی ئەم وانەیە لە ژیاننامەی مێروستان مێرو لە فێر بین کە بە سەبر و ئارام بین لە کێشەکانماندا لە گرفتەکانماندا خاستەن گرفتی کۆمەڵاتیمان ئێستا گەلە زۆرە ئەو مۆبایلە بوویتە واوەیلا و زەحمەتی لە بۆ خەڵکی بوویتە زۆر جێگەی مشکلە و ناڕەحەتی لە بۆ خەڵکی یاخود ئەو فەیسبووکە ئەو ئینستاگرامە نازام ئەو ناو ئەنتیکە و پەنتیکانە ئێستا هەیە کە بەڕاستی ئەوانە هەموو بەڵان کاتێک کە بە خوار و خێچی بەکاردی جا بۆیە زۆر کاتێک ئەمە زۆر پێویستمان بە سەبرە لە نامەیەک لە ڕسمێک لە هەواڵێک لە خەبەرێک دەبی زۆر سەبر بگری کاکە هەواڵێک دەبیستی یەکسە تەئیدی هەواڵەکەی مەکە سەبرتەبی چێدرام هەواڵە درۆ نییە چێدرام هەواڵە بوختان نییە زۆر ئاگامان لە خۆبی ئازیزانم بەڕاستی ئەگەر دەمانوێت ئیمانی خۆمان بپارێزین ئیمانی خۆمان بە سەلامەتی بێنینەوە زۆر گرینگە بە سەبر و ئارام بین لە ژیاندا سەبر و ئارام لە هەموو بابەتێکدا لە هەموو ژیانماندا چیرۆکێکی بە کورتی بۆتان دەژێرمەوە زۆر جێگای سەرنگ و ئیستیفادەکردنە ئەوش محموود خەتاب دەجێرتەوە ڕەدا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم پیاوە نەجیب زادەیە قائیدێکی عەسکەری زۆر گەورە بوو عێراقی بوو خەڵکی مووسڵ بوو زۆر پیاوێکی بەدینەوە کتاباتی زۆر بەقووەتی هەیە تقریباً 70-80 کتابی عەسکەری زۆر غەریبی هەیە هەموو باسی قائیدی قائیدەکانی کە فتوحاتی ئیسلامیان کردووە باسییان دەکە زۆر بەعەجیبی ئەو پیاوە دەڵێتن کوڕە گەنجێک هەبوو عادەتەن جوندی پێشەم و جومعان دادەبەزی لە معسکەر دێنەوە ماڵی ئەوش خەڵکی بەغدا بوو هەر لە بەغدایش عسکەر بووە لە تازیوە بزانێت لە چێن دەربووە پێشەم و جومعان کە دێتەوە خۆی دەگۆڕی کوڕە ژنی نییە خۆی دەگۆڕی جوان قاتێکی لەبەر دەکردو دەسەوە پیاسەی شوێنەکەی لە بەغدای پێ دەرە شارع بەنات ما مسمى لا مزيد رحمتي شقراوي هزار رحمتي خالبي مزقفته شي ليه هبوها لو زادي هي بيان لو مزقفتي خالديه ذا او زادي شارع بنات همو اشياء جنان يدا فروش قماش جنان بيراوي جنان زانتا جنان زياتر جني تدابو او قال زاني كحزي عندك تمشى كتو مسام بكانو كسام ببينن دسون او زادي بياسي عندك او كراش لقى برادري شي خوي دسي لو زادي بياسي دكا تبيني تو افرتي زور ريبيك كان زور زوانا قماشي دكري والله مش فضوليها حزي افرتك ببيني دستجوري والله افرتك تري او قماشم بدي کابراش دوی د پیوی دەرێ دەکاتسەن ئەو یەکسە دەرێ ئەم پارەکەی دەدەم کە ئافرەتەکەش تەماشای دەکا کەر بووە دەرێ باشە چاوەچی لێ دەسوقێنی دەرێ لێ وەرگرا دەکاتسەن وڵە پارەکەی دەداتێ و ئافرەتەکەش زۆر دڵخۆش دەبی و کوڕەکەش خەنی دەبی ئەوە دەرێ تەوا کردمە قەلی خۆم مادەم پارەی قبولی کرد پارەی قوماشەکەی بدەم تاوە بۆ قەلی من بەدووکەوە ئەو کۆرە هەتا هەردووچی چوو لە ماڵەکی کە چوونە ماڵەکەی ئافرەتەکە پێی گوت هەفتەچی کە ئەو وەختانە لە ماڵی ئینتزارت دەکەم خوا حافیز بەخێرتی ئەو کوڕە چووە ماڵێ چووە بە عەسکەر ئەو هەفتە هەنەڕۆی لێ بۆ 10 ساڵ هەنە دەڕۆی نەشتەو دەڕۆی نەڕۆژ دەڕۆی هەتا گەیشتەوە ئەو مەوعیدی کە گەیشتەوە ئەو مەوعیدی چوو قاتەکی نوێی لەبەر کرد و بۆنی لە خۆی کەشکە کرد چووە ماڵەکەی بزەبت ئەو ماڵی کە ئافرەتەکان چوونە ژۆرە
كسونا جوري دبي دكا كرايتو او قلت كرا قرباني بمالي والله دركش اليوم حاضر كذا كرديتو والله يكسر دستا جوري دبيني لبنباني دو غرفة او مالك شما كسيلين يا ربي ولو ابيدنجيا والله تسو دستا غرفة كي بنماني دبين افرتك بزك شماله ونستيو روشي لديواري قهوتي قرباني بم خوش حاضر كردي لبوب والله ابيش على اساس وزاني افرتك يدوي بانجيكا تمشى دماتك اللي ريدادندري آورده داتو كابراك الشاربي أوندا في السلام يقدم ما تتعدى قولي لسه سريدانه والله راس ماني دشيو لقو بوبي دلرزي دسو بوبي دلرزي ودا كوت اخواري كابراي او كدما سكي بيزو عقل دبي بيلي دغري وراي دشي دبيات غرفه شيتكا لمن در دايدن كرش حدا لرزي زماني كتيا كاكا اتوشي خالتي چندن هيچ دوتا جواب دات ولا ترسان زماني يشكبو كابراي زور عقل دبي هردا سي برداخ او شيلو دايني والله او كيد اخواته غارشي داتي وبرك هوري دكاتوا باشان دلي كاكا توتشي والله بيدرا مناهم فلان وكل فلان وعائله شي محترمين در باشا تستكيل معلما در راسي در والله امن حفته كيدي لبازار لشارع بنات بوم او افره تمديد او كسمديد او تمشاي كثير ما كرتو عقلي كثير ما كرتو قماشي كري مش باركم دا وكتمدو انا قلت حفتك كانتظار دكم قلت زور باشا عن تواوي سبانجي ده كم بزانا هو قلت بربي هنا والله سو افرتك بانك دوهات قلت اوها ابو كره قلت هنا والله اوها ونبو او لا قر افرتك يبو ابي او معدي او دكاني او مالي بيدا يكسر قلت باش يكسر افرتك قلت بياوك قلت افرتك او كرتان ديت قلت اري والله او كره دقا اوش نيزيران مان بيكو بو تسمبي متبابا اشارتي مدي او تصبر بصري تياتو اشارتي قلت دي كربو بدو مان كتيا باندك بيرابيرن قلت حتى باريق قماشه كشي بيدا قلت يعني او افرتي جيران مان بوت يري بخواي زوري شمبي قلت اما النبو والله كرش اعترافي قلت اري والله او نبو او افرتي لقلبو طبعا بزانا اقبيتو او بياوا بعقل با صبرينا با يكسر با كري بكشيش ناش بكشي لوتكم متلبس بالزليمة جيران ونيا مع العلم نأو كسا أجاي لأصلي فصلي أجاي لحكايتك وباسك نأو بياوش أجاي ليك أو جنانية بلانت سن فرقي هبو بس صبري أو بياوا لجورتين كارسات قتاري كر بلام أجا صبري نبا جورتين كارسات بنا حق رويدا ذا عزيزان آخر قصة كزور خوشة بين خوشة لعدالة السماء لو يندر باسي كردي لكتبي عدالة السماء آخرها كرة بتزاوي سبحان الله كلوي أشكال هذه براسي كرة نزيبة كرة محترمة أو هلاي كردوا آخري هرب خوش كسي خوي داتي عزيزانم براسي أجا صبر مان هبو هلا ناكين بس صبر إما دتواني لها مو مشكلة وخمو بشارة كان مان نزات مان ببويا اگر نخوشي اگر غمته اگر حشتي كتي صبر تبي تكون بس صبر قرتند والله تو هم اجر پاداشا چي زور وردگري وهم لهمو غمو بشارة كان نزات دبي بوي خوش فرموتي انما يوفى الصابرون اجرهم بغير حساب براستي او كساني كصبر دقرن ارام دقرن لسا قضاء وقدري خوا لسا النار حتى كان لسا الفقيري لسا النخوشي لسا حمو غمو بجارة كان او خواي قورا اجلو پاداسشي ببرانا ويان داداتي كواتي درسي چيت لو درس قرينغاني كلو ميرو فير بين صبر آراما كاتيك إيما لقل أوجيانا ململاني لكن إن شاء الله تاكو جمعي داهاتو بو تواو كردني درس كان وانا كان من بخواي قورتان دس بيرم يا ربي خواي قورو روجي وطاعتي همو لاك من قبول بك تاكو ديدار والسلام عليكم ورحمة الله.